اخلاقی بەرزی دیندارێتی وات پێکات تۆ ڕێز لە مێردەکەت بگری و هەروەها مێردیش ڕێز لە ژنەکەی بگری. براینە ژن و مێردی بەو شێوە ئەڕاتە ڕێوە ئەبێ یەکتری ئاشتکەنەوە. ئێمە هەمومان ئیسە بۆ من شتێکم بەرامبەر بە یەکێ لە ئێوە کردووە، ئێوە شتێک بەرامبەر بە یعنی ئەبێ یەکتری ئاشت بکەینەوە. ئەمە بۆ کەسێک کە دوورە لە یەک، یعنی بۆ نمونە لەواچێ ئەمە مانگی جارێ یەک نەبینین، لەواچێ جاری وایە دوو مانگ جارێ ساڵێک یەکتری نبینین، ئەی ژن و مێرد لە یەک ماڵە ئاژێن. مناڵا لە بەینتانە باوکو دایکی هەردوو لا برای هەردوو لا دێ سەردانەکە، بۆیە ئەبێ یەکتری ئاشت بکەنەوە، ئەبێ زۆر چاک بن لەگەڵ یەکتریە. حتا چاک بن کەمە، حتا هەوڵ بدەن چاوپۆشی لە عیبی یەکتری بکەن کەمە. براینا ژیان هەروایە بەخوا ئەگەر چاوپۆشی لە عیبی یەکتری نەکەی ناڕات. وی هەونە ڕەخنە مەگرن تاکە تۆ لە ئیشتیتەوە ئیلاکی ماندووی ئەعسابت جۆرێکە، ئەگەر ژنەکەت بەدە ڕووخۆشیەک نێتە پێشوازیت بەخوا وەزعەتێکە چی تو ئەڵێ من بۆ تێ هیلاکە بم و ئەمیش قەدری نازانێ. بە هەمان شێوە بە عەکسەکەی شێوە جاری وایە ژن ناوماڵی بۆت تەرتیب کردووە، مناڵی بۆت پاکۆ کردوتەوە، چێشتی دروست کرد، خۆشی هاتەتە پیری تۆ دەی ئەمە ژنەکەمە خوێ زیاوە، من نازانم چی کوورە باخوێی زیاوی باخوێی زیاوی. ئەڵێت کابرایەک خێزانەکەی باسیەکە ئەڵێت دوای 18 ساڵ ڕۆژێکیان لەبەر مەوزوعێک ئەڵێ قەلەقێکم بۆ دروست و ئەڵێت چێشتێکم کرد، چێشتەکە خوێی زۆر و چاریش نەما و ئیتر ئەڵێت کەوتمە مووقفێکەوە، یعنی ئیتر ئەمێ چێشتەکە دانم هیچ مەجال نەما بیگۆڕمەوەمانە. ئەڵێ پیاوەکەم خواردی زانیم یعنی لای قورسە، بەڵام ئەڵێ یەک کەلیمە قسەی نەکرد. ئەڵێت زۆر عەجایبە دوای وتم پێوتم پیاوەکە هیچ چێشتەکە هیچ عیبی نەبووتی، ئەزانی ئەم چێشتە چی خستۆ بیرم؟ وتم چی خست؟ وتی یەکەم ڕۆژی زەواجمانی خستە بیرم. یەکەم ڕۆژ کە ئاوردێت یام کچە چێشتی نەزانیە چێشتەکە زۆر سەی کە چەند عاقڵە، سەی ئەم پیاوەکە چەند عاقڵ، یەکەم ڕۆژی زەواجمانی خستە بیرم. یعنی ئەمە ناخۆشیەکەی کرد بە خۆشی، ناخۆشیەکەی کرد بە خۆشی، یعنی بە عەقڵ بە ماریفەت. ژنێکی تر پیاوەکەی نەی تووڕە ئەبێ و بەینیان تێکە چێ و ئەینێرێتەوە ماڵ باوکی لە حاڵەتێکی عەسەبیە، ژنیش ئەڕاتەوە مناڵەکان یەکدە ئەڕۆ ماڵ باوکی. طبعاً دوای هەفتەیەک پیاو زۆر پەشیمانە بێتەوە، ڕاتە شوێنیان نازانێت چی بکە، سە بڕات چی بڵێتە خەزووری، چی بڵێتە خەسووی، چی بڵێتە برای، یعنی نازانێت چی بکە، لە شەرمەزاریە هەرچۆن بێ پاناتە جەر خۆیان و ئەچێ ئەدا لە دەرگا کە ئەدا لە دەرگا یەکسەر ئەڵێن فڵانە، یعنی با بێژین فڵان کەسی زاوامانە، ئەڵێ یەکسەر ژنەکەم بەڕاکردن هاتە پیریمە، هاتە پیریمە دەم دەرگاکە، ئەڵێ باوشم پێما کرد و بە هێواشە چپانێک گەشتپۆتی هیچ باس مەکەم، نیچم باس نەکرد. الله وتی پیاوەکە هیچ باس مەکە، من پیانم و تۆ سەفەری کردە، هیچ باس مەکە. توخوا یعنی ئەمە یعنی زۆر گرنگە بەڕێزان. سێ ئەو پیاوەکە چەند عاقڵ بوو لەو لاسی ئەم ژنەیشکە چەند عاقڵە لەیرە. وتی وەڵا ئەتر ئێمەش دانیشتین و ئان پێشوازیان لێ کردین و بەیەک و نانێکشمان خوارد و دوای ئەوتم ئافڵ خۆی حازرەوە هیچمان باس نەکەوت، هاتینی شۆوە خۆشی و تاو کۆتایی. ژنی عاقڵ ئاوایە، بەڵام ژنی وامان هەیە هەم مێردەکەی ئەڵێت نازانم هەر بچووکترین کەلیمەتە مۆبایلەکەم بۆ بێرە کاکە بۆ تەلەفۆن بە براکەیەکە یەکسەر ئەزانێ براکەی 75 و حازرە، کاکە دێمی داوامانە سەر میشکان عەزیز ئەویش تێت و حازرە، نە حاکم چارێکان نە مەلا چارێکان نە نازانم چی هیچ چاری ناکە. دەخەون کێشەکان لەوە دروستە برە دە تۆ ئەوە مەکە بزانم بە حەیاتی کێشە ئەبێ تووشت بێمە لە بینی هەردووکتانە. من زەواجم کرد لە ساڵی 92، یعنی ئەو کاتە خەڵک هەنێکی ڕای کردبوو بە مەنتەقەی حکوومەتی بەعز قەسفێ کرد، قەسفی کەلار و گەرمیانێ کرد و ئەمانە گەرمیانەیەکی زۆر لە مەنتەقەی شارە زۆر بوون. ئیتر منیش بۆ سەردان چوون بۆ شارە زۆر
لێ مامۆسایەکی خۆشەویست وەکو ئەم مامۆسا بە ڕێزانە داعیەک ئاوا بۆ خوا قەدەرەن کەوتین لەگەڵ یەکا بە سیارەکەی ئەو لەناو سیارەکەی ئەوا بووین من گەنجوم من تەمەنی 21 ساڵ ئەو پیاوێ بە تەمەن بوو لە من على الأقل لای کەم 14 ساڵ من گەورەتر بوو ئەو ئیتر بەیەکەوە وتی دەنگ و باست بۆ زەعتان وتم وەڵا سوپاس بۆ خواوەمانە وتی ژنت نەهێنا وتم بەرە وەڵا خێزانم چەندێک کەوتم هەفتەیەک وتی دەی نەسیحەت دەکەم چەند نەسیحەتی چەند ئامۆژگاریەک دەکەم بەهەش گوێم بۆ بگرە یەکێ لەو ئامۆژگارانەی کە ئەو کردی کە قەت لەبیرم ناچێت و الحەمدولله توانیمانە ئێمە ژیانی خۆمان بۆ بڕازێنەوە وتی بە خێزانەکەت بڵێ هەر ئێستا ڕۆیشتیتەوە بەیەکەوە دانشن پێی بڵێ هەرچی بوو لە بین هەردووکمانە قەت نە من ئەیگەنە ماڵی کەس و کارم نە تۆش دیگەنە ماڵ کەس و کارم بە ئەمە خەت سوور بێت ئیتر و هەر کێشەیەکشمان بوو بزانم دۆست کێیە لە هەردوو لا کە هەردووکمانی خۆشەوێ حەز لە ناخۆشیمان ناکە ئەگەر زۆر ناچار بووین ئەوە تێری نەبینمان جگە لەوە کەسی تر نایی نەبینمان سواز بۆ خوای پەروەردگار 33 ساڵە نەمانیەڵا کێشەیە بگاتە کەس و کار هەر نەیش بووە ناژگات من ژنێکم لە ماڵێک هێنا تخوا عیب نییە دایکێک و باوکی ئەم کچیان پەروەردە کردیە بەچی حاڵێک ئەوانەی کە پیاوی بە تەمەنن و کچیان گەورە کردە ئەزانن کە چۆن گەوراکرێت جا کچ نازی بە قەدەر تەنیەکە وەسەر باوکە بە تایبەت وەسەر باوکە چونکە کچ هاوڕێی باوکە چۆن ئەم کچەتە پەروەردە کردە ئەیدەی بەدەستی کەسێکەوە گەنجێ غەریبی هەفتا ملەتی جاری وایە خزمی خۆتیش نییە تێداوایە کاو تۆ ئەیدەیتە دەستی تەسلیمی ئەوێک ئەم جەرگی خۆت وەک ئەوە وایە چەقۆیە بێنی سێن خۆت لەتکەی جەرگەکەت دەرکەی کوتەکچی دەست ئەو کەسەوە هەرەوەیە هیچ فەرقێکی نییە ئەڵێ کابرا کلیۆی بەخشی نازانم چی کرد هیچ ئەوەی کچ بەخشین نییە کچەکە دەدێت دەستی کەسێک تخوا عیب نییە بۆ ئەو کوڕە دوایی بە سەرشۆڕی یان بە لێدان یان بە عەزیەتدان یان بە ئازاردان کچەکە بنێرێتەوە بە لای تۆ یعنی چۆن شەرم نەکەم من یعنی چۆن کەسێک بە من ڕۆشمە داوای برادەرێک وەکو بەڕێستان داوای ژنێکم بۆ کە من شمە داوای دانیشتین ئیتر دوای ئیتفاق کابراوتی ڕازیم و ئەمانە و مشتم هەڵسا دەستی ماچکە وڵاتر هەڵسا دەستی ماچکە مام حاجی خۆ عافیکە وفاتی کردو ئێستا وتی دەسم ماچ مەکە کوڕم دانشان من دێم دەستی تۆ ماچەکە من تێم دەستی تۆ ماچەکەم تۆ ئەو خوایە کە ئەم مامۆسایەت هێناوە بۆ لای من زۆر بەڕێزە لەبەر خاتر ئەو خوایە کە ئەم پیاوە هێناوە بۆ لای من لەبەر خاتر ئەو خوایش من ئەم پیاوەم خۆشگەرەکرد تو خوا من ئەم کچە ئامانە دەیدەمە دەستێتەوە سمعەتم مەشکێن شەرەفم مەشکێنە ڕێز لەم کچەم بگرە لای من زۆر بەڕێزە با لای تۆش على الأقل نیوەی ڕێزەکەی منی لێ بگرە بەخوا 4 مانگی نەبرد منیشی عیبدار کرد و وەیشی عیبدار کرد کابرا هەنێکی کرد خەفەت کوشتی بڕێ شتێ بڕێ خەفەتەیە ئەتکوژێ بڕێ خەفەتەیە ئەتەقینێتەوە وەڵڵاهی خەفەت وا هەیە یعنی لە فیشە خراپترە یعنی یەک شتێ جاری وایە سەکتەر پێەکە جا تو کچەکە دەدەیت یەکێک سەیرەکەی بەیانەیە نێرێتەوە بۆ لات خوا سەکتە نابی وەڵڵاهی زۆر زەحمەتە دا لەبەر ئەوە بڕێزان توخوا گەنجە جوانەکان ئەوانەی کە دانیشتون لێرە زۆربەتان گەنجن توخوا کە یەکێک کچەکەی خۆی پێتاندا بیپارێزن توخوا ڕێز لە کچی خەڵک بگرن